باشە سلااو ڕێز عەزیزان و خۆشەویستان، ئەم شەویش دێمە خزمەتتان لە پەیجە تازەکەوە. هیوادارم کە بتوانم کۆمەڵی قسە و باسم هەبێت و بە بەشی خۆم لەسەر ئەو شتانەی کە هەمە ئەو ڕەوبیر و بۆچوونانە ئەم شەو کۆمەڵی قسە و باس بخەمە خزمەتی ئێوەی خۆشەویست. هەڵبەتە عەزیزان، لە پاش سڵاو و حرمەت بۆ هەموو لایەکتان، ئەم پەیجە پەیجێکی تازەیە دوای ئەوەی کە پەیجەکەم دزرا. لە دواییە باسی ئەوانەی ژەکەین ئینشاءڵڵا. ئیتر مەجبور کام شەو لێرەوە لایڤەکە ئەکەم ئەگەر برادەران یا خەڵک کەم بەشداری بکە بەلاتانەوە شتێکی ئاسایی بێشم کە پەیجەکە هێشتا ناسراو نییە. لە دوێنێەوە هەمووی 7,000 لایکێکی هەیە لە ماوەی ئەم لە دوێنەوە تاوەکو ئێستا. بۆیە وردە وردە ئەمیش بۆ خۆی گەورە بێت و ئەلحەمدوللیلا خەڵک خۆشەوێن و خەڵک گێتە لامان و ئێمەش خزمەتی خەڵکەکەین. هەمووتان بەخێر بێن سەر چاوی من عەزیزان، خۆشەویستان، برایان، خوشکان، کچان و ژنان و هەموولات. من وردە وردە ئەچمە ناو قسە و باسەکەم، هیوادارم کە بتوانم ڕائەکان و بیر و بۆچوونەکانی خۆم بخەمە خزمەتی ئێوەوە. با عینەکەشی بۆی لای بەم ئێشتا چاوم وای لێ نەهاتووە کە تێکستەکانی ئێوەش نەبینم، لەبەرەوە پێویست ناکات. عەزیزان، ئەم شەو من بابەتەکانم ئەوە نەکردووە، یعنی نەهاتووم پێشتری ئیعلانم کردبێ لەسەر ئەوە قساکەم، بەڵام بابەتی من بەگشتیە کۆمەڵی قسە و باسە لە پارتیەوە بۆ یەکێتی بۆ گۆڕان بۆ هەموو ئەمانە ئەگرێتەوە و ئەم شەو و ئەمەوێ زۆر بە عەقڵ و مەنتەق کۆمەڵی حەقایق کە لە کۆمەلگای ئێمە هەیە بیخەمە خزمەتی ئێوە و قسە و باسەکانی خۆم بکەم. ئەمڕۆ گوێم لە هینەوە بوو. ئەمڕۆ بەرنامەیەکم بینی لەسەر پارلەمانەکەی پارتی و بنەماڵەی بازانی کە بڕیارە کۆمەڵی یاسا دەرکەن. پارتی ئەوێ بنەماڵەی بازانی ئەوێت کوردستان بکە بە باکوور بەهینەوە بە کۆریاوە بەڕاستی. ئەوێ وا بکە هەر لە خۆ دانیشێ کۆمەڵی خەڵکی لەناو پەرلەمانە داناوە، یاسایان پێدەرەکە، یاسایان پێنووسێتەوە و ئیژلێ بێ خەڵک بەگوێی ئێمە بکەن. باشە، هاتووە بە ناوی ئاڵا و بە ناوی پێشمەرگە و بە ناوی ڕەمزەکانی ڕزگاری خوازی. دیارە ئەم ڕەمزانە قەسی مەسعود بازانیە و مەلا مستەفایە و مەسرورە و باپیرە گەورەیانە و کوڕە شکۆلەکەی مەسرورە و قەسی ئەمانەیە ڕەمزەکانی ڕزگاری خوازی. ئیتر ئێمە نازانین کام ڕزگاری. ئێستا وڵاتی ئێمە لە هەموو کاتەکانیتر ناخۆشتر، هەموو تا ڕاستیە باش دەزانن. کوردستان نەک 4 پارچە 6 پارچەیە، باش نییە؟ ئەمە کامەیە ڕەمزی ڕزگاری خوازی؟ ئێمە لەکوێ ڕزگاری خواز بوون لە حەقیقەتە؟ ئێوە 30 ساڵە لە کوردستانی باشووران، ئێمە بەدەست ئێوە گیرمان خواردەوە بەڕاستی. باشە، بەزاڵە هاتوین لە حەقیقەتە. لەسەر و ئەمەشەوە ئەگەر لەسەر مەسەلەی سوکایەتی بە پێشمەرگە و سوکایەتی بە ئاڵای کوردستان و سوکایەتی بە ڕەمزە ئینسانیەکان خەڵک دادگای بکرێ، ئەبێ نێر بە نێری بنەماڵەی بازانی 10 ساڵ لە زیندانەکانە بمێننەوە بەڕاستی. چونکە هیچ کەسێ بەقی بنەماڵەی بازانی سوکایەتی بە پێشمەرگە بە ئاڵا بە نیشتیمان بە گەلەکەی بەڕاستی نەکردووە. ئەوەی کە دەیان جار ئەمنی قەومی خستۆتە خەتەرەوە بەڕاستی بنەماڵەی بازانی بووە. بۆیە ئەگەر یاسایەک هەبێ ئەبێ یەکەم جار نێرەکانی بنەماڵەی بازانی بدێن بە دادگا لەسەر ئەو هەموو تاوان و خیانەتە و ئەو هەموو تەشهیر و سوکایەتی کە بە پێشمەرگەیان کردووە، بە ڕەمزەکانیان کردووە، بە فڵانە فیسارەکە. ئەگەر ڕەمز بێ خۆ بۆ نمونە نۆشتوان سەفەرێکە لە ڕەمزەکان کاکەژیان، نۆشتوان سەفەرێکە لە ڕەمزەکان کە ئەتوانم بڵێم لە هەموو بارێکەوە لە هەموو بنەماڵی بازانی شەریفترە، پاکترە، جوانترە، ئەموو ئەوەیە. بەڵام هەر لەلایەن بنەماڵی بازانیەوە هەزاران بێحرمەتی پێکراوە. هەمومان حەقەتان نازانین. کەواتە ڕاستیەکەی ئەو قسانەی کە بنەماڵی بازانی کانە خوانی خۆنەیە ساکانی خوا نە هیچ. باشە، نایشکرێ تۆ بارەگایەکە دێ لە بەغا بارەگاکە ئەسووتێ، ئەگەر لە هەولێر و سلێمانی دهۆک بێ خەڵکەیتە بەرفیشەک و خەڵکەیتە بەرگولە، بەڵام هاتووی ئەدەوێ بە ئاڵای کوردستان خەڵک شوێن خۆخەی. نەخێر، هەر ئاڵایە بەدەستی تۆ بێ ئێمە قبوڵمان نییە. ئاڵای کوردستانمان قبوڵە بەدەست خۆمانەوەیە، ئەوەی بەدەستەوە نییە، ئەوەی تۆ هی خیانەتە لە حەقیقەتە، چکە تۆ لەبەرەی دوژمنەی. ئەمەیە جیاوازیەکەی لە واقعە. بۆیە هەموو کەسێ ئەبێ لەم ڕاستیانە تێبگات. ئێوە هاتوون لە کۆمەلگای ئێمەیە هەرچی ئازادی هەیە پێشێتان کردووە، ژیانتان بۆ خەڵک نێشتۆتەوە، دزی و گەندەڵی سەرتاپا کۆمەلگا هەموو جومگەکانی داڕزاندووە. هیچ یاسایەک نییە کە لە خزمەتی خەڵکا بێ. ئێوە وەکو کۆمەڵێ مافیا بەربوونەتە گیان و ژیانی خەڵک. خەڵکیش مەجبورە لە بەرامبەرتان ناقسە بکا بەڕاستی.
بەدەیان پێشمەرگە خۆی کوشت لە بێپارەی و بێوەسعیە ئەوە سوکاتە بە پێشمەرگە بەڕاستی نەخەرشکە سوکاتی بکە باشە بە هەزاران پێشمەرگە هەیە نان لێبی خوا بەڵام ئێوە ملیۆنێرن بنەماڵی بازانین لەبەرەوە دامنیشن شیعاری درۆ و شەفش و ئالەم بابەتانە بکەن پێشمەرگە ئێوە سوکاتی پێکەن لەبەرەوەی پێشمەرگەتان بەکاریانە هێنن ئەیانن بە کوشت ئەیانن بە حرەسی خۆتان پارە دزیارەکانی خۆتانی پێپارێزن و نانیشیان نانێبی خوا باشە نانێ ئەتوانم دەیان پێشمەرگە باسکەم هەمووشتان ئاگاتان لە منە ئەزان کە لەبەر بێپارەی و لەبەر بێژیانی بەڕاستی خۆیان کوشتووە لە داخی چیە لە داخی بنەماڵی بازانی لەبەرەوەی کە ئەو خەڵکە بێپارە و بێموچ و بێژیان بووە ئەوەیە سوکاتی کە ئێوە بەڕاستی کردوتانن ببورن نازانم چاوم عەزیزا شکە زۆستەی شاشاکەم وەزعی چاوم تاوە نییە داوای لێبوردنەکەم خۆشەویستە کە چاوم زۆر لە شاشە و لە خوێندنەوە و نووسین و ئەوشتانەوەیە وەزعی چاوم تۆزێ خراپە ببورن خۆشەویستان بەڕێزم لەبەر ئەوەیە خەڵق قساکە کاتە تۆ سەدەر عوسمان وتاری ئەنووسێت تۆ ئەی کوژی کاتە تۆ داد حسینە کوژی کاتە شێروان شێروانی هەر لە خۆ دەڕۆژە خودە سژنەوە بەبێ هیچ بەڵگە بەبێ هیچ تێ تەنها لەبەرەی کە ڕەخنەگرە ئیتر تۆ لە کێیەکەی بۆچی ئەڵێ خەڵق قسەنەکە یعنی تۆ ئەدەوێ بنە ماڵی بازانی یاسا پێشێرکەی دادگا و دادۆ بخێتە خزمەتی خۆتەوە سامانی گەلەکەمان بزی نیشتیمانەکەمان بفرۆشین باشە خەڵک نان نەبێ بیخوا ئازادی نەبێ ژیانی نەبێ ئەگەر قسێشی کرد بچی بیگری ها بچی بیکوژی بڵێ وەڵامە سوکاتیمان پێکە ها ئەمە یاساکەی ئێوە نایخوا بەڕاستی بۆیە من لێرە پێتان دەڵێم تەواوی یاساکانی ئێوە ئەخێنەژێ پێڵاوەکانمان بەڕاستی تەواوی یاساکانی ئێوە کە یاسای ئێوە قیمەتی نییە من کاتێ ڕێزی یاسا ئەگرم کە مامەڵەی ئینسانم لەگەڵا بکرێت مامەڵەی ئینسان لە واقعا ئەگەر دەسەڵاتێ من بە ئینسان بزانێ من بە هاوڵاتی بزانێ کارم باتێ نانم باتێ ژیانم باتێ گوزەرانم باتێ ئازادیەکان بپارێزێ کەرامەتم بپارێزێ یاساکەشی خەمە سەر ئەو چاوانم باشە یاسا و ڕێساکەی و حکومەتەکەی ئەخەمە سەر چاوەکانم کە تۆ هەمویانم لێ ئەبڕی هەر خۆت ئەدزی و شاهانە ئەژین ئێتە ڕێزی کام یاسا بگرم چاوەکەم شیوە چۆنە بێ نەخێر ڕێزی یاسای تۆ ناگیر لەو حاڵەتە لە حەقەدا باشە ئەمە لەسەر مەسەلەی پارتی و بنەماڵی بازانی و ئەو قسانە کە ئەیکەن ئەوە بەسە هەمووتان باسمان لەسەر ئەوە کردو کە بنەماڵی بازانی خۆی لەو مێژووە شۆڵم یەینە سەر یەکێتی لە دەڤەری سلێمانی خۆشەویستە باشە یەکێتی نیشتیمانی بە درێژایی ئەم 30 ساڵی ڕابردووە سەرانی یەکێتی بە تایبەتی ئەوانەی کە ئێستا دەسەڵاتیان نەماوە کە ڕۆڵیان هەبووە یەکە ناوەکەیان هەمووتان ئەزانن من نابێت لەسەر یەکە ناوبەرم هەموو ئەمانە بەس خەریکی قاچاقچێتی بوون لە حەقیقەتە ئادەی یەکێتی نیشتیمانی تۆ بە من بڵێ تۆ چیت کردووە زەحمەت نەبێ بۆ خەڵکی کوردستان دەی بۆ خەڵکی دەڤەری سلێمانی و ئەو دەوروبەر و گەرمیان و ئەلەم بابەتانە پێم بڵێ بزانم ئێوە چیتان کردووە هەتا ڕێزی ئێوەش و یاساکانتان ئەوانتان هەبگریت باشە دەیان جار باسم کردووە لە ناو منتیقەی سلێمانیە لانی کەم 21,000 کەس لە ناوێکێتیا شەهید کراوە هەمووی خەڵکی منتیقەی سلێمانیە عەزیزان کەلەم سلێمانی هەڵەبجا هەولێر شارەزور گەرمیان قەڕانیە خەڵاسێ هەمووی خەڵکی ئەو منتیقانەیە چیتان کردووە بۆ خەڵکی ئەو منتیقانە دەی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک کۆستە تۆ چی کردووە جگەلەوەی کە 10 ملیار دۆلاری بردووە ها چیت کردووە زەحمەت نەبێ کاک حاکم کار تۆ چیت بردووە کە کاتوان بڵێم 10 ملیۆنی بردووە کاک مەرفەتاح تۆ 10 ملیۆنی بردووە خۆت و براکانت باشە ناوی کیە بەرم ئەسەلام فرسەت تۆش بە ئارزوی خۆ بەشی خۆتت دزیوە بردووتە باشە هەموو سەرانی یەکێتی ئێوە چه خزمەتێکی خەڵکتان کرد تا خەڵک ڕێستان بگرێ تا خەڵک بڵێ وەڵا ئێوە ئەمەن و ئێوە ئەوەن فەرموو چیتان کردووە بۆ عالەمە ئێوە زەحمەت نەبێ باشە چه خزمەتێکتان کردووە بە هەڵەبجە پێنجێنی ئێمە من ئەتوانم هەتاوەکو 30 شەهیدی کوڕی یەکی باسکەم کە هەموو لە ناوێکێکیا شەهید کراوە عەزیزان و خۆشەویستان چیتان کردووە بۆ پێنجێن ڕۆژانەی شوشەوانە قەچاقچێتی لێواکەن و پارێکیان پێیاکەن چیتان کردووە زەحمەت نەبێ ها هەتاوەکو دابنیشی چاوەڕوانی ئەوەکەی کە ئەوە بێت باش نییە بەرەوە هەندێشت هەیە هیچتان نەکردووە بەڕاستی لەم ڕۆژانە لاهوری شێرجەنگی هەساوە چوە هینی کردووە چوە بەردی بە ئەوەی مەنعەبێکی داناوە باشە خۆش نازانم ئایا ئەکرێتەوە یان نە بەڵام ئەگەر بکرێتەوە یاخوا ماڵی ئەوە بەدەستی خۆش بێت جا هەیە پرسێ باشە چاو پارەی لەکوێ بوو کوڕە کاکە ئەڵڵایەکرد لە ملەی نەڵمەی پێنجێن چەتەیی یەکرد گەرنگەوەیە بابیا بە خزمەتی شارەکەی پێم کاکە چێکە کاکە خۆی توانێ و پارەیە کێ لە ئێوە ئەتوانێ با قسەنەکەم کەرە کاکە وەڵا ئیلێم چێ توانێت گونی بگرێ ئەگەر هەمووی بێنێ بۆ ئەوروپا بۆ خۆی داوێنێ بیا بەشت بۆ خۆی مەلا بەختیار لە ئەسینایە شوقەوشی هەیە مەلا بەختیار کە خۆم ئاگام لێیەتی
باشە هەموو سەرانێکیتی پارەکانی هێناوە بۆ ئەوروپا و بۆ ئەمانەیە بە بازار و بە فێرلا و بە ڕیزە شوقە و ئەلەم بابەتانە جا ئەگەر کەسێ پێیا بێ ئەیا بە مەلعەب لە سلێمانی یاخوا ماڵی ئاوا بێ یاخوا دەستی خۆش بێ باشە ئیتر من ناچمە سەرەوە ئەم پارەی لەکوێ بوو مهم وەیە کارێکی باشە بەڕاستی کارێکی باشە باوکم کاری باشەکە ئەڵێم باشە خراپێشکە ئەڵێم خراپی کردووە هیوادارم زۆر مەلعەبە عالمی تەواوکە بۆی کە سلێمانی ئیسفادەیەشی لێ بکات تەواو ئەمە بۆ خۆی منتەقە ڕاستیەکەی بەڵام کەسی تر نایە ئەمانە بکە ئەمە ئەوە دوای ئەوە هەر ئەم یەشێتی نیشتیمانی کوردستانە عەزیزان سەرەتای هەرچی کۆمپانیا لەو منتیقەی سلێمانیە هەیە یا هی یەکێتیە یا هی پیاوەکان یەکێتیە یا لە ژێر ئاڵا سەوزەکە یەکێتی و لە ژێر لولەی چەکی دژە ترۆر و لازانم ئاسایش و دەستگای زانیاری چۆکی و ئەمانەیە هەموو ئەمانە خۆیان دەوڵەمەند کردووە معقول ئەمە چه معقولە لە مۆزوعە هەیە عەزیزان خۆشەویستە بڕۆ سێری منتیقەی سلێمانی کە بزانێکە سامانی ئەو وڵاتە بەدەست چەند کەسێکەوەیە بەدەست چەند کەسێکەوەیە زەحمەت نەبێت بەدەست چێوەیە بەدەست سەرانی یەکێتیەوەیە بەدەست بنەماڵی تاڵەبانیەوەیە بەدەست فاڵی فیسارەکانەوەیە باشە ئەمەیە واقعیەتی ئەم وڵاتی ئێمە بۆیە کاتێک کە من ئەڵێم بەسەر بۆ نمونە ئەوەی سەرایکێنێتی تۆ پیاوی لاهوری کورە ڕۆڵە ئەوە لە دایشی نەکرد دەخوارەوە ئارام ئەحمەد پیاوی بێ من ئەڵێم ئەگەر کەسێ ئەگەر باوکی تۆ بەیانی بڕوە لە سلێمانی مزگەوتێک کاتۆڵم سپاسێکەوە تەواو ئەڵێم دەستی خۆش بێت یعنی بۆ ئەگەر کەسێک کارێکی چاکە بکە تۆ هەر بڵێ دس هەر بڵێ ئەخلاقی نی هەر بڵێ ئەوەیە فشەکەر خۆ تۆ ئەوەنێ پیاویش نی بڕۆیشێکی وا بکەی بەڕاستی ئەیلەوە پیاوی چییە کاکە من بۆشێ بم بە پیاوی خەڵک من یەک ئەخلاقێتم هەیە نە پیاوی خەڵکم نە خەڵکیش مێ پیاوم بێ بەڕاستی من ئینسانم لە واقع ئەوە ئێوەن هەمووتە نۆکەرایەتی ئەم حیزب و حیزب دەستاخمەکەن بۆ تیکەناکەوە بۆ سەگ بخەتە بەدەستان بۆ خۆتان بیخۆن بەڕاستی ئەوە ئارام ئەحمەدەکان نییە من هەر کەس کاری چاکە کاریکەم بەیانی مەسئول بازانی ئەو مەسئول بازانیە بەیانی هەسێ لە هەولێر مەلعەبێ بکاتەوە بەردی بناغی دانێ بڵێ ئەمە 10 ملیۆنی تێشە من ئەیکەمەوە لەم دەست خۆش بێت هەر مەسئول بازانی بەیانی بیکاتەوە ئەڵێم یاخوا ئەو دەست خۆش بێت بۆچینە کە کارێکەکە بڵێ دەست خۆش بێت کاکش ئەمەیە ئیتە خۆ نادە وەڵا ئارام ئەحمەد تۆ پیاوی مەسئولی بۆیە واڵێت قسەی قۆڕەکەی بابا ئەم هەموو گەمژە و گەجەرە و جەرە لە فەیسبوک و سۆشیال میدیا لە ئێمە کۆبەتەوە کاکە ناکرێت ئەم کۆمپانیایانە بەتایبەتی قەیوان جەرگ و دڵی منتیقەی سلێمانی دەرهێناوە بەرهەم ساڵح جەرگ و دڵی منتیقەی سلێمانی دەرهێناوە باشە بۆ کەسێک لەمانە بپرسێتەوە بۆ کەسێ نییە بڵێ ئەرێ کاکە ئێوە بۆ شیوە ئەکەن لەم ناوچەی سلێمانی باشە قەیوان هەموو ئەم منتیقەی سلێمانی خواردووە کۆمپانیای کاری نێشیر و ئەمانە هەموو منتیقەی دهۆک و بادینانی هەولێر و بادینانی خواردووە ئێمە تاکەی تێر ناخۆن باشە کەسێ نییە بەڕاستی محاسبەی ئەمانە بکە بۆچی ئەبێ قەیوان دەست خاتە بینە قاقای خەڵکی منتیقەی سلێمانی خۆشەویستن بۆچی ئەبێ لە چەتە و مافیاییە تەنانەت بەغا باس بکە سعود باس بکە ناوچەکە باس بکە قەیوان ئەمەندەی دزی کردووە باشە یعنی دزی بووە بە سنەت عەزیزان لە کۆمەڵگای ئێمە جا هەنێ پیاو هەیە خۆشەویستان ئەو نەزۆڵە ئەڵێ چی وەڵڵاهی کاکە ئێمە بۆ ئەمانوێت چواژن بێنین لەبەر سنەتی پێغەمبەرە ئەی خۆ پێغەمبەر و نازانمچی دەیان سنەتی ویان هەیە ئەی بۆ ئەوانی کە جێبەجێ ناکەی هەرەوەی ئەمیان بە خازانجی خۆتە جێبەجێیەکەی بۆشنەکە ئەڵێ وەڵا سنەتە بەڵام ئەڵێ دزی مەکە دزیەکەیت ها باشە خۆ ئەویش هەر ئیسلام و هەر سنەتە ئەڵێ دزی مەکە ئەڵێ بێڕەوشتی مەکە ئەڵێ فەسادی مەکە ئەڵێ خۆ مەفرۆشە ئەڵێ خائین مەبە ئەڵێ ڕێز لە خەڵک بگرە ئەی بۆچی ئەوانە جێبەجێ ناکەی بەر چواژنەکە جێبەجێەکەی جا ئەم کۆمپانیانەی یەکێتیش تەنها لە دزیەکە جێبەجێەکەن ئەڵێن سنەتە باشە ئەمەیە بۆیە بەڕاستی خەڵکی سلێمانی خەڵکی گەرمیان خەڵکی ئەم منتیقانە بەدەست کۆمپانیاکانی یەکێتی قاچاقچێتی و هەموو ئەمانەوە بەڕاستی بەزاڵە هاتووە باشە هەموو ئەمانە بەڕاستی وێرانی کردو سەیرێکە عەزیزان کورە خۆشەویستان ئەم ئێوارە شتێکم بینی کورە ئەو سەرە ئەو کە لەسەری من کە بەقەدەر دووشوتی دەشی پێنجۆنە بێ ئەوەی کە ئاوساوە عەزیزان بڕواتان هەبێ ئەم ئێوارە کوڕێک قسەیە کرد بە ناوی ئاسۆی حەمەڕەشید باشە پێم وایە ئاسۆ برای ئاسۆی حەمەڕەشیدە نازانم ئەگەر لێم هەڵە بێ وەڵحاڵ ئەم ئاسۆیە کابرایەک بووە مڵکی کڕیوە و مڵکی فرۆشتوتەوە باشە 3 ساڵ بە لە ئێستا کوژراوە ئەم ئێوارە براکەی قسەیە کرد بۆ کۆمەڵێک مێدیا باشە ئەڵێ چی ئەڵێ دادگاکە بە پارە کڕاوە خۆشەویستە باشە ئەڵێ دادوەر بە پارە کڕاوە باشە ئەڵێ کەسانێک هەن کە ئەم ئاسۆیە 300 دەفتەر دۆلاری لایەن بووە لەسەر پارەکە 3 ساڵ بە لە ئێستا ئەم کەسیان کوشتووە ئەو بکوژانە سەر بە دەسەڵاتی یەکێتی
3 ساڵە نایڵن دادگا و دادوەر ڕۆڵی خۆی ببینێت باشە جابیێنە پێشاوی خۆتان عەزیزان خۆشەویستان بەڵێ برای ئاسۆ بەڵێ برای ئاسۆ خۆی بەداخەوە بە غەدر کوژراوە وڵاتێ دکتۆرەکەی دادوەرەکەی پارێزەرەکەی گەنەخۆر و دز بێ ئیتر تۆ قوڕکە بۆ سەرەتا بەڕاستی تۆ قوڕکە بۆ سەرەتا بەڕاست ئەو وڵاتی ئێمە ڕێزم هەیە بۆ پزیشکە باشەکان بۆ دادوەرە باشەکان من بە قەت بە گشتی قسە ناکەم بەڵام کە پزیشکی بۆگەنی کردبوو کە دادوەری بۆگەنی کردبوو کە پارێزەرەکەی بۆگەنی کردبوو ئیتر ئەو وڵاتە کۆتایی پێهاتووە لە کۆمەلگای ئێمەیە شاعیر بۆگەنی کردووە نووسەر بۆگەنی کردووە میدیاکار بۆگەنی کردووە کورە دادوەرەکان بۆگەنیان کردووە کورە پابە تەواوی ئەو ئیتیجیهانە ئەو توێژانەی کە هەن لە کۆمەلگای ئێمەیە هەمووی بەڕاستی بۆگەنی کردووە خۆشەویستان هەمووی داڕزاوە بەسەریەکان خۆشەویستە باشە ئەم برای ئاسۆ ئەمڕۆ ناوی هەموو حاکمە دزەکانیە بن یەکەیەکە ئەو حاکمە دز ئەوە دز پارەی وەگر ئەم بابەتانە ناوی هەموو ئەو پارێزەرانی ئەوت کە دەڵاڵن لە بینی خەڵک و لە بینی دادوەرەکانە بۆ دزی بۆ پارە پیاکردن تو شەرەف ئەو کۆمەلگایە ئێمە هەمانە خۆشەویستان یەکێتی نیشتیمانی کوردستان هاو سەرۆکی یەکێتی کاکە لاهوری شێرجەنجی و کاکە پاڤێڵ تاڕەبانی ئێوە ئیشتان چییە زەحمەت نەبێ ئێوە ئیشتان چییە کاکە تۆ کاکە لاهوریجان تۆ مەڕۆ بۆ نمونە بۆ فڵانە شوێن و ئەوە کە یەخە بۆ دادوەرانە بگرە بڵێ شەرم ناکەن پاڤێڵ تاڵەبانی تۆ دانیشتی لە ماڵە بۆ خۆ هەرە خۆیتەوە ئێدە کوڕی باشوێر دەرەوە بڵێ بەسێ ئەوە زام کامەیە یا خۆتان کچەنی مارەکەن بەڕاستی ئەچۆن جا ئەم برای ئاسۆ بە عەزیزان ئەم ئێوارەیە ئەوە ڤیدۆکەی دوای بڵایەکەمەوە ئەڵێ وەستا حەسەن جێبێکی قیادەی لێ وەرگتوین لەبەر دۆسیەکە بکۆڵێتەوە یعنی وەستا حەسەن هەستاوە جێبێکی وەرگتووە سێری ئەو سووکیە خۆشەویستان وەرە بچی ئەمە لە خەڵک وەربگری جێبێک وەستا حەسەن جێبێ وەربگرێ لەبەر مدیری ئاسایشە بە دادوەرەکان بڵێ ئەم کەیسە باڕێک بڕوا باشە دواییش هەر بە قەولی ئەم برای ئاسۆ پارەی لە بکوژەکان وەرگتووە بۆ ئەوەی کە کەیسەکە جێبەجێ نەکردی بە دەرخۆ نەبکرێت لە دوو لە مەسر و حەیرانە کاک حاکم قار باشە جاوا حیفێ تەواوی بڵێم لە دوو لە مەسر و حەیرانم لە قووەی نازانمشی ئەلەم بابەتان نازانم لە دوو لە مەسر و حەیرانە تو شەرەفم ئەوە وڵاتە تۆ ئاسایشەکەت بدەیتە دەستم وەستا حەسەن باشە ئەو سەر و سامان و ناموسی بپارێزێ بەڵام سەر و سامان و ناموسی ببەرێ مدیری ئاسایشەکەت هەسێ جێبێ وەربگرێ بۆ ئەوەی بڵێ لەو کەیسە بکۆڵنەوە لە بەدادوەر بڵێ ئەو بڕیار بدا باشە لەم لایشەوە لە بکوژەکان وەربگرێ بۆ ئەوەی بڵێ لێمە کۆڵنەوە ئەوە چییە کاک ئەوە چییە زۆربەی زۆری پارێزەرەکان دەڵاڵن دەڵاڵ عەزیزان لە بینی دادوەر لە بینی خەڵکە با بزانین حاکم شێخەتیف ئەڵێ چی ئەمە با بیهێنمە سەر خەت شتێکی حاکم شێخەتیفم بینی ئەم ئێوارە هەر بۆتانە خوێن بۆ بەدەق با بزانم لە کوێ دامنابوو لە کوێ دامنابوو ئەمەیە حاکم شێخەتیف ئەڵێ ئەوەی ئەمڕۆی بەردەم دادگای سلێمانی ئەوەی ئەمڕۆ لە بەردەم دادگای سلێمانی ڕوویدا لە هەر وڵاتێکی ترا ڕووی بدایە بە ئابڕوچوونی سەردەم ناوزەدا ئەکرا و بوومە لەژێی سیاسی و کۆمەڵایەتی بەدوای خۆیان هێنا من ناڵێم ئەوەی ئەو برادەرە سەبارەت بە حاکمەکان و ئاسایش و پارێزەران وتی ڕاستە بە تایبەت کە ناوی بەڕێزێکی وەک حاکم گەشاوی هێنا کە ساڵ زیاترە خانشین بووە بەڵام ناژدەم درۆیە چونکە کەسێک نەگاتە تینی و ئاگر لە جەرگی بەرنەبوو بێ خیروسیان لە هەموو شتێ ناکاو هەموو ناوە ناهێنێ هەر وەک دەوترێ ئەو ئاخوناڵەی لە سنگی زوڵم لێکراوێکەوە دێتە دەرەوە عەرشی ڕەحمان لە 7 تەبەقەی ئاسمان ئەدەرزێنێ و زەوی و ئاسمان لێک دەدەن آخر محامی هەیە بە ناوی لایەنێکەوە قسەیەکا و تەنانەت ئەگەر دادوەرێک سزا بدرێ یان نەقل بکرێ پەنای بوو ئەبا ئەوەش ئاشکرای و بەڵگەش هەیە بۆیە کۆنتڕۆڵی هەندێک لە دادوەرەکانی کردووە و ئیتر دەبێت چۆن بتوانن بێلایەنانە و دادپەروەرانە بڕیاری یەکلایەکەرەوە بدەن بۆیە ئەنجومەنی دادوەری و ئەنجومەنی وەزیران و سندیکای پارێزەرانیش ئەگەر هەبن دەبێت بە جددی لێکۆڵینەوە لە قسەی ئەو بەڕێزە بکەن و هەموو ئەو ناوانەی هاتوون لیژنیان لەسەر دروست بکەن ئەگەر ڕاست بوو بدێن دادگا ئەگەر ڕاستیش نەبوو بۆ ئەوەی ڕاستی و ناڕاستی بۆ خەڵک ڕوون بێتەوە چیدی دادپەروەری لەوە زیاتر بێبەهاتر و بێمتمانەتر نەکرێت من لێرەوە بە لاوری شێخزەنگی دەڵێم کە دڵنیام گوێ لە دەنگمەوە یان بەیانی گوێ دەنگمەوە بێت هێرشناوێک هەیە لە سلێمانی ئەم هێرشە بە ناوی لاهوری شێخزەنگی و عەزیزان دنیای دزیوە باشە ئەچێتە هەر شوێنەوە کاکە من لەلایەن لاهورەوە هاتووە هەر لە خۆ پارە کۆکاتەوە
ئەرێ کاکە ئەی هاوار بەسە ئەرێ کاکە ئەوە 15 ساڵە 20 ساڵە ئێمە هاوار لە ئێوەیەکەین کاکی شیرینم ئەرێ کاکە ئەم هەموو دزیە ئیتر بەسە ئەم هەموو بێئابڕوویە ئیتر بەسە کاکی گیان باشە ئەرێ عەزیزانی من لەو کۆمەلگای ئێمەیە حاکم بە پارە حەقەکە بە ناحەق کەسیش نییە لێپرسینەوەی لێ بکە بێتۆ بۆ واکێ ئەگەر ئەم خێزانە بەڕێزە ئەم برای ئەم ئاسۆیە نەگاتە تینی ئەو قسانە ناکە ئەوە جەرگی سوتاوە باشە جا لە وڵاتێکە دادگا گەیشتێتە ئەو ئاستە ئیتر لە وڵاتە بەڕاستی ژیانی تیان نییە بڕۆ سەری شاسوارکەن خۆشەویستان سەدان شکاتی لەسرە لە سێمانیە باشە چونکە دادوەرەکان لە ناو پرۆژەکەی شاسواران یەک کەس هیچی بۆ ناکرێت بەرامبەر شاسوارە خۆشەویستە یەک هیچی بۆ ناکرێت لەبەرەوەی کە هەساوە شقەیەوە بەم دادوەر ماڵیاوە ئەمەیاوە پارەیاوە دادوەرەکان هەمووی دیفاعی لەکەن تۆ بەیانی بڕۆ 100 دانشکار لە شاسواری عەبدوڵڕەکیە نازان بیکە لەم شاسواری نەوەی جدید بڕۆ 100 شکاتی لێ بکە 1 سانتیمە ناچێت پێشەوە کە دادوەرەکان پیاوی پارەی یاونێتێ شقەی یاونێتێ تۆ هیچی بۆ ناکرێت بەڕاستی باشە بەیانی کەسێ بێ 100 تعدا لە ئارام مەحموود لە تۆ لەوە بیکە ئەگەر مەسئولێکی کردی لە پشتی بێ دادوەر فزەی لێوە نایە بەڕاستی باشە بەشەتێکیش عەزیزان حاکمەکان لە کوردستانی ئێمەیە هەمیشە ژیانیان شاهانە بۆ بەڕاستی باشە بڕست ببین بزانە وایە ئەوان نییە ئەم حاکمانە لە نەوەدەکانە لە بیری میێت تەلەڤیزیۆن بە 100,000 دیناری هی عەفو تەلەفۆنی نۆرماڵ بە 100,000 دیناریش نەبوو ئەوان وەریانەگر بە هەدیە هینی حکوومەت لە ئەرزەوە لە خانووەوە لە موچەی باشەوە باشە هەموو شتێک درەوە بە دادوەرەکانی کوردستان بەڕاستی ئێساش موچەکەیان 6 ملیۆن و 7 ملیۆنە خۆشەویستان مانگانە باشە کەشی ئەوەندە نەفسیەتیان نزمە ئەوەندە نەفسیتان بچووکە ئەڵێن ئەخر کاکە حاکمە بێ 6 ملیۆن دیناری هەبێ چونکە ئەگەر نەیبێ ڕەنگە خۆی فرۆشێت تۆ سێری ئەو وڵاتەکە دادوەرەکەت بڵێ ئەگەر من 6 ملیۆن نەبێ ڕەنگە خۆم بفرۆشم باشە ئاوا دانیشێ قساکات باش نییە باشە ئەگەر وەکو منتق سێریکەین ئەی پێشمەرگەیشی قوربەسەر کە 500,000 هەیە ئەگەر بەم منتقە بێ ئەگەر دادوەر 6 ملیۆنی نەبێ خۆی فرۆشێ کەواتە پێشمەرگەیەکیش 500,000 هەیە ئەبێ بڕوا بێوە داعش ئەبێ بڕوا دیفاع لە داعشکە لە بەرەوەی مەعاشەکەی کەمە ئەبێ بڕوا خۆی بفرۆشێ عەزیزان خۆشەویستان شیوا هەیە لە دنیایە شیوا نییە بەڕاستی بۆیە ئەم ئایلەی ئەمڕۆ برای ئەم ئاسۆیە بەڕاستی سەری زێرابەکەیان هەڵدایەوە ئەم ئێوارەیە باشە کوا قەسێکەی تاریقی بەقاڵ چی بەسەر ها زەحمە نەبێ عەزیزان لەم وڵاتە کەس بە کەس نییە کەس بە کەس نییە باشە دادوەرێکمان بینی بە ناوی حاکم ئاراس لە بەردەم کامێرەیەکە دوو لە ڕوویەوە گونی دەرێ نابوو لەگە کشتێکە ئەمە حاکمە لە کۆنگرەی یەکێتی شاهیەکە یان دووە ئەو دەنگەکانی جیا کردەوە حاکم کاکەجێ تێگەی برای من تۆ چی فێڵێ بەم وڵاتی ئێمە بۆیە لێرەوە بەو دادوەرانەی کە پاکن ئەوانەی کە خۆ نافرۆشن ئەوانەی کە ڕێزی داد و دادوەری ئەگرن پێویستە هەڵوێستیان بێ بۆ ئەوی ناوی ئەوانیش بەو پۆلە دزەوە بەڕاستی ناشید نەبێت باشە ئەی هاوار دادوەر چۆن نەبێ خۆی فرۆشێت من تێناگەم بەڕاستی پزیشک چۆن نەبێ خۆی فرۆشێت دکتۆر سەباح ئەگەیە عینێکم لەسەر کردەوە لایفێک بە شەرتێکی من نووسینێکم بۆ هاتووە نووسینەکەم خوێندۆتەوە هەر لە خەسەخانەکانی خۆیانەوە هی ئەم دکتۆر سەباحە بۆم هاتووە خوێندومەتەوە بە بەڵگا بە تەری بە موشێم وەڵام منە ڕۆمشکان لە ئارام ئەحمەیەکەم کۆرە بڕۆ دادوەرەکەیش ئەخەمە ژێ پێڵاوەکان ئەو دادوەرە خۆفرۆشانیش بڕۆ شکاتکە تۆ سەد لایفێکیش لەسەرەکەم بۆ شارەزایی بڕۆ بیکە بابە بەدەست ئێمە گیرمان خوارد جا عەزیزان ئەم دادوەرانەیش زۆربیان یا خەریکی ئارە خواردنەوەن یا خەریکی قومارن ڕۆژانە دەسە بڕن ئەماکەن ئەوەکەن وەڵڵاهی بەپێی دین هەموو دینەکان بەپێی ئایدۆلۆژیاکان دادوەر نابێت لابتە لە داد ئەی هاوار شتی وان نییە ئەوە بڤە بەڕاستی کفر دادوەر نابێت دکتۆر نابێت لەو شتان لابدا تێگەیت ئێستا من لە هۆڵەندان بۆ نمونە کەسێکم نەخۆش بێ نانێرم لە دوو سەباح ئەتەسم دەزێکی لێ بکوژە لە بەخزمی ئارام ئەحمەدە نایەرم بینێرم بەڕاستی نایەرم بڕواتانە بێ نایەرم لە مایە خوشێکم نەخۆش و پیاوتم بەخوا حەقم نییە کاکیجان نێشی بۆ لای دوو سەباح ئەوانە نۆکو خوشەکەم بکوژن چونکە لە خوشی ئارام ئەحمەد دەزێکی لێ ئاڵێ ئەی کوشت تۆ چڵکایەکە جاجزمەی کوشت تۆ ئەی چۆن خۆی وجدانیان نییە کاکە وجدانیان نییە بەڕاستی ئەمانە کاکە نایەری ئەڵێ ئەو کوشە بوت لەبەرێ کە ئارام ئەحمەد ڕاستیەکانی وتووە جاکە ڕاستی لەم وڵاتە بڵێ خەڵک بە تاوان بارتەزانێ باشە
لێرەوە داواکارم لە داواکاری گشتی کە پێویستە بێتە سەرخەت ئەگەر خۆشی وەکو ئەوانی دەبێ ئەم مۆزوعی ئەم ئێوارەی یەکلایی کرێتەوە ناکرێ ئیتر خەڵک بە هیچ وێچێت بەردەم دادگا خۆشەویستان باشە کۆمەڵێ دادوەری سووک بە مانای کەلیمە کە مانگانە 6 ملیۆن دینار وەرەگرن ئەمان ئاوارێ کرێ لەو کۆمەڵگەی ئێمە بەسن بۆیە پێویستە لەمە بکۆڕێتەوە باشە بڕواتان لەبێ خۆشەویستان هەموو قووەتی شاسووان لە منتیقەی سلێمانیا کە خەریکی دزی و درۆکردن و ساختەکاریە هەمووی خەتای حاکمەکانی گوندی ئەڵمانیە خۆشەویستە هەمی خەتای ئەوانی کڕیوەتەوە بەیانی شاسووا 100 جوێن بە ئارام ئەحمەد بدە باشە من پشمشکاتی لێکم دادوەرەکەڵێ بە کاکە شاسووارە بڕ دەرەوە ئارام ئەحمەد تۆ چی کاکە شاسووار ڤێلای یاومەتێ خانووی یاومەتێ بژی شاسووار جەتخوا دادوەرە من دادبەرمە لای چییە لای چییە دادبەرم زەحمەت نەبێ عەزیزان حەسەن ئەرە خۆشەویستان ئێوە پێم بڵێن ئێمە ڕووکەینە کوێ باشە پێست پێم بڵێ بزانم خەڵک ڕووکاتە چێ ئێوە پێم بڵێن پێم بڵێن کەسێکم پێ بڵێن پیاو ڕووی تێ بکە هاوسەرەکانی یەکێتی ڕووکەینە ئەوان چییەکەن زەحمەت نەبێ هیچ چێ هەیە دادی خۆ بەریتە لای چێ هەیە لەسەر ئەوانە بپرسێتەوە ئەو دادوەرەی کە ئاواکە 100 شەقی تێ هەڵبەن چێ هەیە کەس ناتوانانی بەچێ بە هیچ شتێ بڵێ تاو ئەو کۆمەڵگەیە کەچی مەسعود بارزانیاڵێ ئێمە یاسای دەرەکەین لە پەرلەمانە ڕەنابێ بێڕێزی بە ڕەمزەکانی ڕزگاری خوازی بکرێ ڕەمزەکانی مەلام سەفا مەسعود تۆ ئیدریس ئێوە ڕەمزی ڕزگاری خوازین باش منەتان ناس والله 70 ساڵ زیندانی بکەن هەرواتان پێڵم 70 ساڵ نەک 7 ساڵ با باش بزانن هەر مێژوو ئەنووسینەوە مێژووی ئێوە کەپڕە لە خیانەت و لە دۆ دەلەسەر بڕۆسەر لەو کۆمەڵگای ئێمە کە پڕ بووە لە تریاق عەزیزان پڕ بووە لە حەشیش پڕ بووە لە شفرۆش پڕ بووە لە کاری سۆزانی ئەوێکی پارتیە کۆی کۆمەڵگا خەریکە بێ ئەخلاقە بێت بزانە قسەکان ڕاستە یان باشە جاران کە ئێمە لەو کۆمەڵگایە بووین تۆ ژنەکەتت تەسلیمی برادەرەکەتە کرد بەلاتەوە ئاسایی بوو ئێستا دەتوێت تەسلیم براکەی خۆتی کەیت ئەچون خوشتی لێگرێ هەر براکەی خۆش ئێستا وای لێ هاتووە ڕاست ناتوانێت بۆ لەبەرەوەی من چەند جار وتوومە ئەو گروپە کە کۆمەڵگا بەڕێوە بن ئەگەر ئەو گروپە ئینسانی شەرافەتمەند بن ئەگەر ئینسانی واقعی و ئینسان دۆست بن کەلتوری ئەمان فەرهەنگی ئەمان عەکس بێتەوە بۆ ناو کۆمەڵگا وە کۆمەڵگا جوای لێ ئەگەر بێڕەوەشتیش بوون بێڕەوەشتیەکەی ئەمان نەقڵەدە بۆ ناو کۆمەڵگا بێڕەوەشتە بێ سەرانی پارتی وێچێتی بێڕەوەش بوون 30 ساڵە بۆیە کۆمەڵگا ئاوای لێ کردەوە ئەو کۆمەڵگان ئاوای لێ کردەوە ڕاستی هیچ کەسێ متمانە بێش کەسێ نەماوە کاکژێ تێگەی کابرا 10 ساڵ ڕەفیقتە لە پشتەوە خەنجەری لێدا ئەتفرۆشێ لە پێناوی پۆستێکە ئەتفرۆشێ بەڕاستی لە پێناوی پۆستێکە 1 ساڵ تۆ فرۆش پرۆسێریکە لەسەر ئەم قسە ڕاستانەی من کە ئەیکەم کە هەموو کەسێ ئەگەر گوێشی ئەوە درێژ بێ ئەزانێ کە ئەو قسانەی من ڕاستە 100 جوێنم پێدەن لەسەر قسەی ڕاست بۆ جوێنم پێدا لەبەرەوەی کە پیاوی فڵانە مەسئولە وەکو سەگ ماهی سازاریاتی کە من ناوی ئەو مەسئولە بم ئارام ئەحمەد بێ ئەخلاق و خوشکی و گوبخۆ و پیاوی لاهور و پیاوی بەسر و پیاوی نازانم چێ ئەرم بابەتانە تەنها لەبەرەوەی کە ڕاستی ئەڵێم ئەجینا من ئەو هەموو جیهە ئەو هەموو هێرشە کە ئەگەر سەر ئارام ئەحمەد لەسەر چییە خۆشەویستان لەسەر ڕاستی وتنە لەسەرەوەی من خۆم نافرۆشم لەسەرەوەی کە من نابم بە پیاوی کەس باشە ئەوانە هەمویان خۆیان فرۆشتووە هەمویان پیاوی لاهورن و پیاوی قوبادن و پیاوی پاڤێڵن و پیاوی کۆستن و پیاوی مەحموود سەنگاوین و پیاوی مەسروی چۆچی و ئەلەم بابەتانن وەک سەگی خوێڕی بە دەوریان ناخورێنەوە بۆ تیکەیەنان کاتی ئارام ئەحمەد بینن 20 ساڵی ڕەبەق هاوارەکە خۆی نافرۆشێ ئەیانێ بە زۆر هەر بە زۆر بێڕێزی سوکاتی پێ بکەن نایخۆت پیاوتان نییە بتوانێت ئەوە بکە بڕاستی ئەو هەموو بێڕێزەکە بە بنەکرێ بە چیەکرێ لە هەموو فەیسبووکە ئەوەندەی گوێن بە ئارام ئەحمەد درێ جێوە مەسعود بازایی نادرێت دەی لەسەر چییە لەسەر چییە زەحمەت نەبێ دەی لەسەر چییە دەی نەوتم فرۆشتووە خۆ نەمفرۆشتووە دزیم کردووە خۆ دزیم نەکردووە قاچاقچێتیەکەم خۆ نەمکردووە لە کوردستان ئەژیم خۆ ناژیم 25 ساڵە کوردستانیشم نەبینیوەتەوە دەی زەحمەت نەبێ موچە خۆرم خۆ موچە خۆریش نیم ئەندام پەرلەمانم خۆ ئەندام پەرلەمانیش نیم وەزیر و گزیرە خۆ خاکە هیچیان نیم دەی لەسەر چی لەسەر چی جوێنم پێدەن ئەگەر سەر ڕاستی وتن نییە تەنها لەبەر ڕاستیەکان ئەڵێم تەنها لەبەر ڕاستیەکان ئەڵێم ئەو هەموو بێڕێزیە ڕۆژانە و شەوانە بە ئارام ئەحمەد کرێ بۆی ئەڵێن ئەم سەگ بابە چۆنە بێ ئارام ئەحمەدێک ئاوا قسەکە حتمەن خۆی فرۆشێ بۆ یەکو خوانی لێ بکە
تێگەی ئەوە ئەمە ڕاستیەکەیەتی شکا خەڵکی ئێمە ڕاستی قبول ناکە لە حەقیقەتە ڕاستی قبول ناکە پێی سەیرە کابرا خۆی 100 جار والله عەزیزان دوێنێ کۆمەڵی خەڵک هەیە ئەمڕۆ کۆمەڵی پۆستیان گوتووە لە هینی گۆڕان لەو فەیسبووکە 100 جار بۆ ئارام محمەدەوە تەنها بۆ پۆست ئێستا بوون بە مستشاری نازانم چی و حرەسی چی و ئەلەم بابەتانە لە پەرلەمان و لە نازانم بۆ وەزارەتەکە لایم سەفای سەید قادرە خۆشەویستان هەمویان بوون بە پیاوی ئەوان بۆ موچەیەک 100 جار بۆ ئارام محمەدەوە کاک ئارام محمەد تۆ بێڕەزی بە کاکەنەوە ئەکەیت و ئێمە ئەی گۆڕین و کورە چییە گۆڕی مردومرێ تۆ چییە گۆڕی خۆت گیرفانی خۆ دەگۆڕی چاوت درێ تۆ چی گۆڕیوە بۆ ئێمە تا خەڵک قسە پێ دەڵێت ئەی درۆزی ساختە چی خۆ ئەتان ناسم ئاگام لێتانە باشە برادرێ تەلەفۆنی بۆ کردوم لە ڕۆژانە خۆشەویستان سەیری ئەو کۆمەلگا چی لێ هاتووە وەرە کرێکاری قوربەسەر کرێکاری خۆ باشە من لێرەوە ڕۆکەمە مدیری شارەوانی سلێمانی و هەوڵش ڕقەمەکەی پێیاکەم تەلەفۆنیشی بووەکەم کاک مدیری شارەوانی عەزیزەکەی من سلێمانی هەر کەسێکی ناوەکەت نازانم ئێستا باشە ئەو خەڵکانەی کە خۆڵ ئەڕێژن بەدەست کۆمەڵە شەلاتی و گیریان خواردووە بە تایبەتی ئەوانەی دەواازەی سیتی لای شەکرەکەی لەگەڵ ئاوبارە ئەگەر تۆ مدیری شارەوانی ئەوانە ئەڕۆن خۆڵەکان کۆکەنەوە دەپیسی ئێوە کۆکەنەوە ئەڵێ ئەوە تۆ بۆ ئاوا پەلەیەک ئێکێڵێ بۆ تۆزەکەی بەسەوە ئێکێڵێ بۆ ئاواکە ئەسن ئیهانیان پێکەن شەکیان پێڵێن سوکاتیان پێکەن دادی خۆیان هاتە لە ئارام محمەد لە ئەوروپاوە باشە ئەڵێ بەس مدیری ئاسایش بڵێ ئاگای لێمان بێ مدیری ئاسایش بۆچی ئاگا لە مۆزوعانە نێزای عەفو مدیری شارەوانی ئەبێ ئاگای بێت ئەوانە چێن سوکاتی بۆ خەڵکەکەن کرێکارێکی قوربەسەر شەو هەڵەسێ شەو ڕوخۆنی ئەکا سێ مانگجارە ئەگە موچەیەکی بنێیان نەیەنێ خۆڵ و پیسی ئێوە پاگەکاتەوە ئێشتا سوکاتیان پێ بکرێ شەکیان تێڵ بن بێڕێزیان پێ بکەن ئەوە باش شەرمەزاریە کاک بەڕاستی ئەوە شەرمەزاریە بۆیە لێرەوە ڕوویدەم لە مدیری ئاسایشەکەم ئەو کێشەیە حەلکات نابێ سوکاتی بۆ کرێکارە قوربەسەران کرێکە خەریکی خۆڵ و خاشاک فرەدان لە سلێمانیە نابێ خەڵک بێڕێزیان پێ بکەن ئەمە ژێکێتی نیشتیمانی کوردستان عەیزان کە باسم کرد باشە دادبینە لای شێکەوەتە ئەمە پارتی یەکێتی جا ئەوەیە کاڵێ ئارام محمەد قسە بە پارتیە لێ بە یەکێتیە لێ بە گۆڕان بۆڵێ باشە ئارام محمەد چیە باشە کاکە هیچیان باش نی هیچیان باش نی هەمێنە یەکوان کاکە من لەگەڵ یەک شتا بەرەوڕۆم ئەوش عەقڵی پارتی یەکێتی گۆڕانەکە یەک عەقڵ یەک سەرە جیازیان نییە هەتا گۆڕان یەکێتی پارتی هیچ و پوشتی لە بەڕاستی تا بۆیە واقمش ئەوە کۆم و خۆشەویستان بەخوای تاقێنێ ئەمە ئاوی دەشتی پێنجێنە خۆشەویستان ڕەوەڵە ئاوی وکانی ناوشاخان و ئەوکانی وشانی دەوری پێنجێنە بەخواوە لە سازگارە ئەرەوەڵە با بڕێ سەر گۆڕان باتەوەی گۆڕانیش خۆ ناکرێت گۆڕان بە سەلامەتی دەرچێ شتیوانیە لە حەتاسە عەزیزان قاری حاجی عەلی با لێوە باسەکە بکەم قاری حاجی عەلی یەکێکە لە پیاوە بەڕێزەکانی سلێمانی لە ساڵی 91ەوە واسی لە یەکێتی هێناوە کە هەموو تەمەنی بەشاخەوە نە پۆستی هەیە نە لە حکوومەتا بووە نە لە هیچ شتێکا بوو ئەم کابرا خەریکی ماڵ و ژیانی کاسبی خۆیەتی و بنەماڵەیەکیشم لە سلێمانیە بنەماڵەی کە ڕەسەنی شارەکەن و هەموومان ئەیان ناسی باشە وە کاقاریشێک لە پیاوە جوانەکان ئەو شارە و هەمیشەش بەڕاستی پشت و پەنای خەڵکی ڕۆشنبیر و قەڵەم بەدەست و ئازادی خوازەکانی سلێمانی ئەو دەوروبەرە بووە بەڕاستی لە هەر شوێنێکەوە کەسێ ڕوونێ نابێ وتری بەسەر چاو ئیشێکی بۆ بێتی بەسەر چاو نەوشان سەفایش هاتۆ بۆ گۆڕان یەکەم کەسانێ بووە قاری حاجی عەلی کە لەگەڵ نەوشان سەفایە لەگەڵ گۆڕانە کاری کردووە بۆ ئەوەی کە ئاڵۆگۆ لە کۆمەلگای ئێمە بێت کە زانی بزوتەوەی گۆڕان تێکشکا ڕسوا بوو خۆی فرۆشت واسی لە گۆڕانیش هێنا ڕۆیشت و بەلای ژیانی خۆیەوە ئێستا بە بۆنەی کۆرۆناوە دە 12 ڕۆژێکە 5 ڕۆژێکە لە خەسەخانە کەوتووە بە ویژدانم عەزیزان ئەو گۆڕانی کردەکە نماو چییە پارە خێرەکەن بۆ کابرا ببرێ توخواوە شەرەفە توخواوە ئابڕووە خۆشەویستان ها هەمویان کوناکون ئەگەڕێن ئەڵێ چی هەتیوێکیانەیە دەنگزیقنێکی ناخۆشە نازان ناوی چییە وەختی خۆی چای چی بۆ چی ئێستا لە کێنێنەوە دانیشە قسەیەکە مقابلەی ئەموو ئەوەکە چوە وتێتیشی خۆشەویستان وتێتی وەڵڵاهی ئەبێ بڕۆم ئەو خەسەخانەیە ئەبێ بە کامێراوە بڕۆم ڤیدۆی ئەو قاری حاجی عەلیە بکەم بڵاوی کەمەوە کە چی لێ هاتووە تۆی ژواو لێ ڕۆڵە تۆی ژواو لێت ئێوە زۆڵن بەرامبەر نەوشام سەفایش ئاو ڕسما بینی ئەو ڕسمە نەوشام سەفا کاتی خۆی کە جەلاتەبایی نەخۆش بوو لیان پرسی باشە وتی ئێمە لەسەر ئەساسی مردنی هیچ کەسێک سیاسەتدا ناڕێژی تێگەی ئەگەر پیاوێ شەریف بێ تەمەنای مردنی هیچ کەسێک ناکە بەڕاستی بەڵام ئێوە شەریف نین لە حەقیقەتە ئێوە چەپەڵترین مەخلوقن لە مەنتیقەی سلێمانیە گردەکەی چیای نەوشام سەفا ئەڵەم بابەتانە باشە دەبەنگترین ئینسان بەڕاستی
باشە لە کاتێکیشا چیاو نما تەلەفۆنی بووەکەن تۆوەکو مامەمانی هەی درۆزنی دوو ڕوانە ئەی بۆچی ئێستا خێرەکەن بۆ شتێکی لێبێ پتانکەم بە قوربانی باشە بۆ یعنی ئەگەر بڵێ ئارام ئەحمەد بەیانی ئەمرێت قاری حاجی عەلی ئەمرێت فڵانە فیساڵەکان هەمووی ئەمرن جا چییە ئیتی ئێوە بن بەشتێکی عەجیب ئێوە هەر ڕسوان بەخوا ئارام ئەحمەد بێنە بێ قاری حاجی عەلی هەبێنە بێ ئێوە هەر هیچنی ئێوە هەر ڕسوان بەڕاستی ئێمە چیمان لێ کردوون دزیتان لە ئێمە کردوان دزیمان لێ مەکەن کاکە تەواو شتێکی عەجیبمان لێ کردو بەڕاستی هەرەمە بوو لەبەرەوە گۆڕان کاندیدی ئێمە نەماوە لە ڕاستیە عەزیزانی گردەکە کاکە چییە کاکە نما کاکە گۆڕانی گردەکە ئێوە لاکێکی تۆپی ون لای من لای ئارام ئەحمەدەکان حتا بێزم نایە بە قاچی پیرۆزم یەک شەقیشتان تێ هەڵبەم بێزم نایە بەڕاستی بێزیشم نایە یەک شەقتان تێ هەڵبەم بەڕاستی ئێوە کەی پیاون ئێوە کاکە ئێوە چین ئێوە کۆمەڵێ چەورە و مۆرن ڕاستیەکەی بێپەروەردێشن لە حەقیقەتا بەڕاستی ئێوە چین تا خەڵک دەنجحساتان بۆ بکە باشە گۆڕانشە دەستی ئێوە ئەوەندە ڕسوا بووە خەڵک پێی شەرمە بڵێ من گۆڕانم ئێستا گۆڕان بوون شەرمەزاریە عەیبێ بەمانای کەلیمە بەڕاستی ئەگەر گۆڕان بین کاکی خۆی کە ئێمە کە قاری حاجی عەلیەکان کە نەوشوام سەفاکان خاوەنی بزوتەوەی گۆڕان بوون خەڵک ئاواسنی دەرەپەڕانەوەی من گۆڕانم من گۆڕان خوازم تێگەی خەڵک شاناسی پێوە کرد ئەو سەردەمانە باشە ئێستا بڕۆ لە هەموو ئەوروپا هیچ کەسێک لە ڕووی نایە بڵێ من گۆڕانم لە هەموو کوردستانە لە ڕووی نایە بڵێ من گۆڕانم کۆمەڵێ پۆستچی و مشەخۆر و ساختەکار و دوور و درۆزن لەبێ بۆ پۆست بۆ یە بچن لە حکومەتەکەی دەشیرە بن بە خاوەنی پۆستێک ساڵە دوو ساڵ تاعین بن و موچەوەی بگرن ئێوە چین کاک ئێوە چین ئێوە چین بەڕاستی یاچن لە پشتەوە خەنجەر لە منێن پێیجەکەی منیان دزیوە باشە پێیجەکەی ئارام ئەحمەدیان دزیوە جا پێی چییە کاک ئەوە تا ئێوە پەیجەکەی منتان دزیوە من چی بڵاوکەمەوە ئێوە هەموو شتەکانی خۆم ئەبەن لەوێش بڵاویەکەنەوە ئێوە وەکو وایە ئیش بۆ من کرد خۆ من پێم خۆشەوە کاک ئەیلۆ وەکو وایە ئەدمینی من بن لایڤەکەم ئەیبەن لەوێ بڵاویەکەنەوە شت دەنووسم ئەیبەن لەوێ بڵاویەکەنەوە هاوارەکەم لەوێ بڵاویەکەنەوە بۆ پەرێز و ئیحترامەوە ئێوە وەکو وایە ئەدمینی من بن بەڕاستی وڵا دەستان خۆش بێت ماڵتان ئاوا بێت لە کۆڵ خۆمتان کردوێتەوە ئێستا خەریکی ئەم پەیجە تازەیەم ئێستا ئێوەش لەوێ شتەکانم ئاوا بڵاوکەنەوە وڵا ماڵتان ئاوا بێت دەستان خۆش بێت هیوادارم هەموو شتەکان وەکو خۆی بڵاوکەنەوە وەکو پیاو ئێوە بەڕاستی ئەدمینی من ئێستا کاک ئێوە ئیش بۆ منەکەن ئێستا پێیجەکەتان دزیوم خۆتان ئەدمینن بەڵام هەموو شتەکانی من بە حەسب الئوسوڵ و بە ڕێز و ئیحترامەوە بڵاوکەنەوە وڵا ئافەرم خۆ کارێکی باشتان کردووە بەڕاستی وەڵڵای ئەگەر ئاوا بێ قسەتان کردایە خۆم پەیجەکەم ئەیانێ ئیتۆی بۆچی لە کۆڵم بۆتەوە و هەموو بابەتەکانم بۆ دا ببەزێنن ماڵتان ئاوا بێ سوپاستانەکەم ئەگەر لە دوایش هەبوو بە 100,000 وانە بیفرۆشە 6,000 دواتان بۆ کای بۆ کاکە نما کاکە چیە بۆ خۆتان بیخۆن تێی کاکە بەنامە زۆر ئاسانیە خۆ خۆشەکە خۆشم هەروە مەکرد کاکە خۆشم کاتی خۆی کە نووسینێک ماژە لە پەیجەکە بڵاو مەکرد ئێشە ئێوە هەروە بۆ منەکەم ئیتر فەرقتان چییە ئەرکەکتان لە کۆڵ من کردوتەوە بەڕاستی دەستان خۆش ماڵتان ئاوا بێ عەزیزان پێتان ناخۆش نەبێت من خۆشەویستی خەڵکم بەدەستێناوە خەڵک ئەوە زۆر گرنگە خۆشەویستی خەڵک سەروەت و سامانی هەموو دنیا هێنێ خەڵک ئێستا چیا و نما لە شوێکە خەڵک بینێ شەقەنتێڵەیە تفیان بێکە خەڵک بیان بینی ئێستا ئەو چیا بێت ئەم هۆڵەندە خەڵکاتە بە شەق ئەو چیا و نمایە بێنە بەریتانیا خەڵکیانتە بە شەق بێنە ئەڵمانیا خەڵکیانتە بە شەق دەوەرە ئارام ئەحمەد چێت بۆ هەشت کوێڵێ ئەچم والله عەزیزان بە گۆڕی ئەو حاجی عەلی باوکم بە گۆڕی ئەو حاجی عەلی باوکم لە بەریتانیا لە هۆڵەندا لەژێ پارتیەکان زیاتر ئیحترام مەگرن یەکێتیەکان زیاتر ئیحترام مەگرن با باش بیزانن کە ئەم بینێ پارتی والله پارتیم بینی وەلو کاوخانەیە لەبەرم هەساوە بەس دەپێت باشە کە ئاسی مسوولی بەزیشی هەبووە ویتری بەخوا قسەکان هەرە من ڕاستە چکە ئەزان هەرمە کە من ڕاستەکەم بەڵام ئێوە کەس منش ما شاخنه دانشم کسی به تعدام لکه 20 کوردی لی به هجی دفاع لیکه ایو چی دی ای من بوشی مامتو هم مصالحه اروپا و مخساکم لا لبشی مامتو کلاشیکوفم پی خو پیمنیه پیاو کوشم خو بخوا پیاو کوشنیم خوشویسی خلق من پارێزێ من بە بازارە گێژ ئەڕۆم حەپە حۆلە تێگەی کاکە بەخۆ پێغەمبەری دەرمانی مێشم خواردووە هەر سەلام مەرحەبایش مەکات دوای بیمەگەنەوە کە فڵان کەسە ئاوا بۆ بازارەکانە ئەڕۆم هەرچێکیش بێ خەڵک خۆیان پارێزێ ئەم خۆشەویستیە گرنگە بەڕاستی خۆشەویستیەکی پاک لەسەر ئەساسی بەبێ بەرژەوەندی هەموو ئەو کەسانێک کە ئارام ئەحمەدیان خۆشەوێ لە ئارام ئەحمەد پیاوترن لە ئارام ئەحمەد ئازاترن لە ئارام ئەحمەد جوانترن بۆ شارەزاییتان
هو کەسی چاوەڕوانی هیچ لە ئارام محمەد قوربەسەر ناکە خۆشەویستی پاک خۆشەویستی سادقانە خۆشەویستیەکە کە دوورە لە بەرژەوەندی چونکە نەعەزەیەم بە خەڵک نە خەڵک تاعی نەکەم هیچ کاکە خەڵک احترامی من نەگرێتان ئەتوانێت بە پارە هەر من هەڵم کێشە لە پارە ئەوەی پارەیە باقی قوسای خۆم بەس پارەیە باشە ئەمە زۆر گرنگە بەڕاستی خۆشەویستی بێ بەرژەوەندی تێگەی کاکە ئەگەر سەرانی بۆ نمونە سەرانی پارتی وێکێتی باشە هەر کەمەشیان بگری خەڵک ئەگەر کەسانە خۆشیان ئەوەن لە ترسایە یا لە برسایە یا لە برسایە یا لە ترسایە دەوەرە من هەموو ئەوروپا و دنیا ئەگەڕێم بزانە کەسێک گەڵێ کەرێ بەچەنە ها وەڵاهی لەو بەریتانیایە دوو برادرم لەگەڵا بوو کە کاردۆ ئەوە کاکاردۆ کوڕێکی تیشم لەگەڵا بوو پێ بژێڕنەوە وەڵاهی سیارەکە 20 تا 25 ڕۆی گەنجێکی خەڵکی کەلاری سەربەرز خۆی هەڵای خوارەوە بەرەو ڕوومەوتم بەخۆیان پەلامارمەیە باش ئەم لەلای ماش کردم کاگەڕەمجیان تۆ چی لەم بابەتانە تێگەوتم کاکە تۆ بۆ سەتێ تا سارەکە ئەوەستا وتی نە بە قوربانە وتمەوە کرد لێمون بێ ئەو خۆشەویستی هەموو شتێکە دەوەرن ئێوە کو من بەنا خەڵکا بگەڕێن دەی بزانم ئەوێرن ناوێرن کاکە ناوێرن بەڕاستی تێگەی وەڵڵاهی عەزیزان بە گۆڕی شەهیدان بە گۆڕی ئەو شەهید ئارامە ئالۆ مەطعەما بووم خۆم بە خۆم نەزانیوە خەڵک هاتووە بۆم عەلە سازێک دوو نەفەر و ئەرم بابەتانە خەڵکی تر بەرزی منەوە ڕۆیشتیان بڕن بەم ناوە بە تێشەقتان دەگەن زەحمە نەچن بەم ناوە بەحاتی نێنە بە مەنتیقانە تێگەی ئەو پێم وایە کاکە تۆ لێرێ گوێم لێ چاوم لەبووتی وایە چکە ئەوم لەگەڵا جا عەزیزان ئەمە زۆر گرنگە دەی ئێوە چیاونمە چێ کۆمەڵێ چەورە لەگەڵ ئێوەیە بۆ پارە لەگەڵتانایە کە بۆ پارە لەگەڵتا بوو ئیتی تێی هەڵە بەڕاستی ستا من دیفاع من شام صفا کرد لەسەر پارەی خۆم بەیانی دیفاع لە هەر کەسێکی ترکەم ئەگەر هەڵوێستی هەبێ من ئامادەم من ئێسا بە هەوڵ لە هەوڵی ئەوەیان بەرەیە دروستکەم دشی پارتی و بنەماڵەی بازانی خۆشەویستان ئەم بەرەیە بەس دشی بنەماڵەی بازانی بە تۆ وەرە گیری لەگەڵ ئەم بەرەیە ئیتر ئەم بەرەیە کاک سامانە ئارام ئەحمەدە فڵان و فیسارەکانە هەر کەسێ بێ کابرا یەکێتی کێ یەکێتیشە بەس بێتە بەرەکەی ئێمە دشی بنەماڵەی بازانی بێ لەو بەرەیە جێگەی بێتەوە خۆشەویستان ئێستا بەتەمای ئەو بەرەیە دروستکەین ئێمە هەمومان دروستەکەین بەڕاستی هەر کەسێ بێ کێشەم نییە کێ یەکێتیە کێ ئەوەیە دشی بنەماڵەی بازانیت وەرە ڕیزەوە لەگەڵمانە بۆیە بە گۆران ئەڵێم ئێمە خەڵک خۆشەوین بەڵام ئێوە خەڵک ڕقیبێتانە قاری حاجی عەلی ئێمە خۆشمانوێ کاکە ئێمە خۆشمانوێ قاری حاجی عەلی تەواو خۆ بەدەستۆ نییە ئەگەر قاری حاجی عەلی لێرەوە ئێڵێم ئەگەر بە خوێنی من چاک بێتەوە تەواوی خوێنی خۆمی ئێمێ تەواوی خوێنی خۆم خۆ مشکەکەمەوە بۆ شارەزەیت هەر خۆ مشکەکەمەوە تێگەی ئاوی ئیشم پێی نییە بە قاری حاجی عەلی بۆ شارەزەیت بە تەواوی خوێنی خۆم بە سۆندەی تێگەم هەمووی خەڵک جسمیەوە ئەگەر بۆ چاکە بێتەوە شکە پیاوە نەگردی دزیوە وەکو کوڕەکانی کاکەنەوە نە کارگەی دزیوە هێنی خەڵک نە معمەلی دزیوە نە بازای دزیوە نە هیچی دزیوە ئەگەر بیشی دزیە بەخوا هەر قسەم پێوت لەسەر و هەموو ئەمانەی شۆ لە گۆڕانە یەک پیاوێنتیانێ بەرەوڕی خۆم بێتەوە خۆشەویستان ئەوە زۆر ناخۆشە سێنی ئارام ئەحمەدکە بە کراسێکی سپیەوە بای 12 ئیلۆیە باشە بەرەوڕی هەمووتانە بمەوە بە دەمی خۆم بە ڕسمی خۆم بەناو بەم شەی خۆم ئێوە ئەوە پیاوین بەرەوڕی خۆم ببنەوە علی حەمە ساڵحەکان یوسف محەممەدەکان چۆن ئەو پیاوین بەڕۆی خۆم ببنەوە پیاوتان تیان نییە بتوانێت ڕاستەخۆ لەسەر من قسە بکا بەڕاستی شامەتی نییە ناوێت تۆقی وەرێن بەڕاستی بەڵام ئەشێ بە ناوی ترەوە بە ناوی پێیجەوە بێحرمەتی بە ئارام ئەحمەدکە بە دەستێکی تەوقە لەگەڵاکە بە دەستێکیشی ئەشێ ئەوێ بوس میکەنێ ئاگری تێبەردا بەڵام ئێمە وانن ئەو پیاوانین بەڕاستی من بە نەوشیوان سەفام وتم کاک نەوشیوان دیفاع لێ یەکەم لە پشتم هەتا کۆتایی هەتا مرد لە پشتی بووم وەکو پیاو بەبێ هیچ بەرژەوەندیەک باشە بەیانی دیفاع لە هەر کەسێکی ترکەم لەو کوردستانەیە بەبێ هیچ بەرژەوەندیەک وەکو پیاو دیفاعی لێ یەکەم هیچ کاتێک خیانەتی پێ ناکەم بەڕاستی لە کەسی ناترسم زۆر خەڵک باسی لاهورەکە بەیانی لاهور پرۆژەیەکی هەبێ و پرۆژەیەک بێ بە قازانجی کۆمەڵگا و دەقیق کار لەسەر ئەو پرۆژەیە بکە بە هەموو تۆنەمە پشتیوانی یەکەم باشە یەک دەقیقەیش خیانەتی لێ ناکەم بە هەموو تەمەن لە پشتیشەوە هیچ کاتێک خەنجەر لە کەس نادەم شکە من بە شیری مەردایەتی پەرۆدە بووم دۆسایەتی وەکو پیاوەکەم دوژمنایەتیش وەکو پیاوەکەم پاوافێڵ تاڵەبانی بەیانی ئەو کارە بکە هەر بە هەمان شکل هەر کەسێک وەکو پیاو بەڵام بەداخەوە ئێوەی گردەکە بەم دەستە تۆقەکەن بە دەستێکی تر ئەچن خیانەتەکەن ئەچن ئیهانە و سوکاتیەکەن یەکڕوو بن یەکڕوو کە تۆ لەگەڵ ئارام ئەحمەد ئەدەوێت قسە بکەی لەگەڵ یا قسە بکە لەگەڵ یا قسە مەکە لۆ جولی پێ بیت عیبە ئەمە شەرمەزاریە بەڕاستی باشە خۆشەویستان پیجەکەی علی حەمە ساڵح هەیە کورد میدیا
پێشەکەشیان دزیوم خۆشەویستان کەچێرە چی دوای ئەوەی زەزگای زانیاری یەکێتی ئیشی بە ئارام ئەحمەد نەما پێیجەکەیان لە ئارام سندەوە و موچەکان بڕی ئەوە کاتی خۆشی کە پێیجە گەورەکەم فۆتا پارتیەکان ئەیانوت ئەو پێیجە هێنی لاهوری شێخزەنگی بوو بۆ ئێسوتا ئەم پێیجەش کاکەم پێیجە هینی گروپێک بوو لە فەڕەنسا نازام چی بوو ناوێن نابوو لە ئەنگرانی ئارام ئەحمەد خۆ ڕەفیقەکانم هەمووی ئەزانن کە پێیجەکەی خۆم فەوتا لە ئەنگرانی ئارام ئەحمەد کرد بە ئارام ئەحمەدەوە و 6 هەمانگیشم تیا کرد دا ئەوە خۆ پێیج فێلانیە لە ئارام ئەحمەدی بسەنەوە کاکە خۆشنی بۆ نەهێناوم لە دەستگای تا لێم سەنێتەوە خۆ کاکە شقە و گەڕێکی بۆ نەکردم تا هینی چییە دای چییە فەیسبووکی خێڕی چییە کاکە پێیج ئەوە دوێن دروستم کردو کاکەسا بۆ بە 10,000 لایک تا یەک هەفتەیەکە بە 50,000 لایک چونکە من پێم خۆشەویستی خەڵک زۆر گەرینگە کاکە من 100 پێیجم لێ بزن و لێم بسەنن خەڵک خۆی بە شوێن ماگەڕێ چونکە من خزمەتی خەڵکەکەم کاکە قسەی دڵی ئەوانەکەم من لەگەڵ خەڵکام کە تۆ لەگەڵ خەڵکاوی قەزەرە ناکەی خۆشەویستان تەواو ئەو کەسە زێرەکە کە پشتی دۆ دە خەڵک کە خیانەت بە خەڵکەکە کە خەڵک ئەفرۆشێ کە دوێ لەگەڵ خەڵکاکات دەستگای زانیاری چی کاکە من لە ئەوروپا ئەژیم کاکە خۆ من لە دەستگای لە کوورەی ئەتۆمیا ئیش ناکەم کاکە چی جاسوسی تیا بکەی بەیانی پاسێکی خێڕی ڕۆم بۆ ئیشی ئێوارەیەمەوە دەستگای زانیاری چ کەرێکە ئەسڵەن چی دەستگای زانیاری کاک علی حەمەساڵە تۆ من خۆم بە نەوشیوان مستەفام وت ڕۆحی شاد بێ بەکار نەوشیوانم وتم علی حەمەساڵە پاراستنەوتی وەڵا ڕاستەکەی وتم بۆ دەیناکەوتی پێویست ناکە دووسەرەیشی پێکەی مشکلە نییە ئەیرەوە کاک علی حەمەساڵ تۆ خۆت ئیشی پاراستنیت تۆ خۆت جاسوسی لەو گۆڕانە کاکە کەچی بۆ من ئەنووسی دوای تەلەفۆنم بۆکەی کاگەڕامەوە ئێمەنین ئەوەنی شەرم کە علی حەمەساڵە ئیسم محەممەد چێ جوارم بابەتانە شەرم کەن بەڕاستی شەرم کەن پێش چیە لێم سەنێتەوە ئێوە پێشەکەمتان دزیوە کاکە پێشەکەشم ئەدزن واشم پێڵێن شەرم ناکەنەوە بەڕاستی یا موچەکەیان بڕی کامە موچە تۆزە شەریف بن شەریف ئێوە ئەتانوێت بەم جۆرە شەڕی ئارام ئەحمەدکەن جا عەزیزان چاوەکەم ئەگەر من بتانێ شەڕی نەفسی لەگەڵ ئارام ئەحمەد بکەن خۆ ئەگەر وا بووە ئێستا من هەر تێک شوم کۆت مەسە جادەکان کاکە گیان یا 2000 جەڵدە لێیا بوو بە من سیاسەتەکەم ئەوشتە من بە خەیاڵە نایە من بەقوربان خواخوامە قسە بکەن بەخوا بۆی ئاوا تێتان بەربم بەخوا خواخوامە دایمە باسم بکەن تێک بۆ ئاوا ڕسواتان کە بۆنی تر بە باش بیزانین باشە ئەو پێیجی کورد مێدیایە کەسێ بەڕێوەیە بە ناوی ڕەوا ئەمجەدە ڕەوا ئەمجەد کاتی خۆی لە نووسینگەکەی یوسف محەممەد بوو لە پەرلەمانە ئێستا هەر لە پەرلەمانە وەزیفەی هەیە باشە جا ئەم ڕەوا ئەمجەدە ئێستا پێیجی کورد مێدیای علی حەمەساڵە بەڕێوە بە بۆ سوکاتی بە ئارام ئەحمەد باشە ئەوە ئەمەی ئەخلاق و ئەتوانیەوە ئەمە کۆمەلگاکەتەن ئاوا لێ کرد لەسەر مەسەلەی نەوشەوا مستەفا خۆشەویستان من ئەڵێم نەوشەوا مستەفا نە بازرگان بووە نە قاچاقچی بووە نە توجار بووە نە گردەکەی هەبووە نە معمەلی هەبووە نە بازاری هەبووە تابیا بە کوڕەکانە نەخێر ئەوە هەمووی کوڕەکانی و کاعومەر و لەشکرە شڕەخۆرەکەیان نەخێوانی ئارام ئەحمەد ئەوە هەمووی مڵکی باوکمانە باوکی کرێکاری کردووە باوکە لەکوێ بوو نەوشەوا مستەفا سەڵاو جوان زەوی لەکوێ بوو کرێکاری کردووە فارقی مەلا مستەفایە خۆ فارقی مەلا مستەفا نییە کاکە ئەگەر فارقی مەلا مستەفا خوا نەخواسە بەیانی بمرێت مناڵەکانی ئەڵێ هی باوکمانە ڕاستەکە کابرا کاسبی کردووە پارەی خۆیەتی تەواو بەڵام خۆ کاکە نەوشەوا مستەفا فارقی مەلا مستەفا نەبووە کاکە خۆ فارقی کۆڵک نەبووە نەوشەوا مستەفا نەوشەوا مستەفا وەکو ئەو شۆ باسم کرد لە 91ەوە هیچ کاتی لە سەرانی پارتیەکی دی نەچووە کاکە گیان قەت دوای پارە نەکەوتووە قەت دوای کار و کاسبی نەکەوتووە کاکە نەوشەوا مستەفا هەموو تەمەنی جلەکانیشی پێڵاوەکانیشی خەڵک بۆی کڕیوە وەکو ێسەی ئارام ئەحمەد هەموو تەمەنی بەڕاست ئەمە حەقیقەتە کاکیشە نەوشەوا مستەفا هاتووە سیاسەتی کردووە شۆڕشی کردووە تێکۆشانی کردووە خۆ قاچاقچی نەکردووە کاکە گردی لەکوێ بوو شی لەکوێ بوو من واڵێم کەسە ئارام ئەحمەد تۆ بێڕێزی بە کاک نەوشیروانەکەیت تۆ عیب ناکەی کاکە کورە ئێوە سوکایەتی پێەکەن بە قاچاقچی جا چیا و نما پێتان بڵێم یەک کۆمەڵشتم هەڵگرتووە لە ناو دوونانی گەرمە جا با کاتی بێ با ئەم پەیجەم بە تەواوەتی گەورە بێ مانگێکی تر فولە بێ ئەو کاتە ئەو بینم شتی وام دەستکەوتووە لە سەرتان هی 2 ساڵ لەو بەریتانیایی کە کاک نەوشیروان مردووە ئەوە ئەتەن گوشم وەکو چی وەکو کراسی ماڵە فەقیر بە شەرەفم ئەبێت چڵکاوی 20 ساڵ بەلێ ئێستا لە گەوتان بێنمە دەرەوە بەڵامەکە جارێ لێتان خۆشە بم لێتان خۆش نابم بە گۆڕی حاجی عەلی بە گۆڕی ئەو نەوشەوا مستەفایە شێت و شبرتانەکەم بەڕاستی باش بیزانن یەخوا کە شاخ لە شاخی ئارام ئەحمەد نەئاڵێنێ باشە شاخی شکێنم بۆ ئاگاداریتان
باشە 30 ساڵ دژی پارتیەکێتی دژی گۆڕانم دژی هەر هەمووتانم بەڕاستی جام کرد بە پیاویشە مایە گیانشی وەڵا ئارام محمود پیاوی شاسوار عەبدوڵواحید دەوەرە خوایە ئارام محمود بکوژی بەس نەبێ بە پیاویش کەسێ حەد بیکوژی ئەم شەو هەڵدەسێتەوە باشە ڕۆکەعی بە پیاوی خەڵک بیت برا ڕۆکەعی بە بچووک بیت ئارام محمود لەگەڵ ڕێزما بۆ خاڵە ئارام محمود و لەگەڵ ڕێزما بۆ ئێوەیش کاکە لە هەمویان خۆم بە پیاوترە زانم کاکە مێژوم لە هەمویان پاکترە لە هەمویان جوانترە دزیم نەکردووە تەعدام لە خەڵک نەکردووە ئابڕووی کەسم نەبردووە کاکە ژیان مافیا نەبووم کاکە پازارم نەهێناوە تورکم نەهێناوە چیم کچیە کاکەژیان بۆچی ئەوە بکە ئەمە ئەوش تێگەی اینجا با دوو قسەیەکە یەکەم و اینجا بەخواتان ئەسپێرم بەرنامەیەکم بینی بەنامەی کورتستان کاکە بەڵقیس و کاکە هەڵکە و زاهیر بەڕێوانە بێت جاڵم کاکە بەڵقیس تو شەرەف عەزیزانەوە کۆمەڵگایە ئاخر بەڵقیس دانیشێ بڵێ بزانێکە کام کەسە هونەرمەندە و کامە دەنگی خۆشە و کامە ئەدای وایە و ئالەم بابەتانە ئاخر بەڵقیسی دامە تووش ێزانی بەسافکەون باوکم بە قورئان کفرە لەسەر تەمەلێکا دابنێن نانکەیت ئەوەشی پێ ناکرێت تو چیت کاکە کۆمەڵگای ئێمە تێک چووە جا کۆمەڵگایە نێچی سەرۆکی بێت و مەسئول بازرگانی سەر حکوومەتەکەی بێت و بەڵقیس کاری هونەرەکەی بکات و وەڵا هەڵکۆ زاهیر باشترە خواڵ ناگری هەڵکۆ زاهیر شارەزایی هەیە بە هەر حاڵ بەڵام بەڵقیس خان تۆچی بە قوربان بەخۆوە بایت بەس نییە خزمیشم نیت باوکم بە قورئان بەڵقیس خاتون خزمی من بوو دایە خۆشم مەکوشت هەر خزمیشم بوو دایە ها با پێ وڵا دانیشە بە دەندی خۆتەوە کاکە بەخوا نەدەنگ خۆشە بەخوا نەگۆرانی ئەزانی بەخوا هیچ شتێک نازانی بەس ئافرێکی زەوقلی تو تەواو بەخوا یەشم نازانی بچۆ بەلای ئیشی خۆتەوە بەساخن بڕۆ تۆزێ ئەوەی تەمەند خەریکە ئەڕوا بڕۆ دەفێ بکڕە بۆ خۆتۆ دەف لێ بدە تۆزێ لەخوا بپارێرەوە با لە گوناحەکان و خۆش بێ چوار نوێشکە چوار ڕۆژ و بگرە وەکو ئینسان بۆ خۆ ئەم تەمەنەی کەماوتە بەم دەفوشتەوە بۆ خۆ بیکوژە وەکو سۆفیەک و باشترە بۆ ئەو دنیا باشە بەڕاستی بۆ ئەو دنیات تۆ چیت بەڵقیس خان باوکم بە قورئان گوێم لە تۆ من تەریقە بمەوە باشە جاوە کاتی خۆی عەزیزان ساڵی 84 و 85 و ئەوانە هاوینان من لە سەرچنار ئیشمە کرد ئەو کاتە ئەوانەی کۆنەکان ئەزانن سەرچنار یەک بازاری کۆنی تیا بوو هەر ئەو بازارە هەبوو لەگەڵ مەعمەلێکی جکلێتە ئیتر ئەویتری هەمووی دەژ بوو یعنی ماڵی تیا نەبوو جا من لەوێ ئەو کاتە لەگەڵ هەندێ وەسایە گەشم بۆ گرتنەوە و کرێکاری بکرد بەیانێکیان قاوەڵتیەکەی سەعاتی 9 لەژێر کەپرا ئەشین نان ماسایەک مانە خوارد و چایەک مانە خوارد و ئەوانە دوور لە ڕووی ئێوە حلمەتم بۆتان هەیە سەری ڕێستان بۆ دائەنێوێنم وەساکەمان باەکی لێ بەربوو کاکە باکێشی با نەبوو بەڕاستی نەئەشادایەوە تێگەیت گەورە بوو گەورە نەئەشادایەوە بەڕاستی وەڵا ئێمە هەمومان سەرمان داخل ئەو لە ئێمە گەورەتر بوو ئێمەش مناڵ بووین و ئەوان و ڕۆژی بە 250 ئیشمانەکە وەڵا ئێمە ئاوا سەرمان داخست و پێمان شەرم بوو کەچی کابراوتی ئەوە چییە من تڕم لێەوە ئێوە شەرمەکەن کاکە تێگەیت جا عەزیزان ئێسا بەڵقیس بەنامە پێشکەشەکە گۆرانی ئەڵێ هەدە خۆ مشەرمەکە بە زاتی خۆ ئاوەڕێ خۆمەگەرم ئەڵێمەوە کاکە لێ نایە عەزیزم لێ نایە بە قوربانێ کە لێ نایە خۆ بە زۆر نییە برایشی چاوەڕاستەکەی ئارام محەممەد ئێستا من خەڵگەیە حەزی لە نوکتە و نوکتە بازە کە نوکتە ئەژێڕێتەوە بەس حەزەکەی ژێ بۆ بگیت باشە بەڵام من زۆر جار کە نوکتەی ژێڕمەوە مردایەکمە نوکتەکە ئەو مەگە کارە بە ناخۆشەکەی پێ بکەنێ ئەگەنا پێکەنی نایە بەڕاستی بۆ چونکە ئەهلی نوکتەی جێڕانەوە نیم نوتە جێڕانەوە خەڵکی خۆی ئەوێ تش خۆی پێکا خۆشی کاچوزان ئەوە بکە من ئەهلی ئەوە نیم بەڕاستی تێگەیت ئەمە حقیقەتەکەیتی کاک ئەمە ڕاستی مۆزوعەکە خۆشەویستان منی تر قسەیەکم نەما ببورن ئەوە وەکوتم چاوم کێشەی هەیە لەبەرەوەی کە زۆر سەیری شاشە ئەوە ناکەم ئیتر بەخواتان ئەسپێرم خۆشەویستان ئەمە پەیجە تازەکەی ئارام محەممەدە کە ئێستا ئەم لایڤەی لێواکەم لەم پەیجە زیاتر لە ئەکاونتەکەم زیاتر نە پەیجم هەیە نە ئەکاونتم هەیە خۆشەویستان تەواو ئەمێکی ئێستا ئەم لایڤی لێوە دەکەم هیچ شتێکم نییە هەتا ئەمە مابێ لێرم کە ئەمیش نەمایتر شوێنێکی تر سەردەرە هێنمەوە تەواوی ئەو پەیجانەی بەناوی من ڕستی منەوە هەیە بەڕاستی هیچی من نییە باشە ئاگاتان لێبێ عەزیزان نامە بۆ خەڵک منێرن دەخۆتانەوە تکاتان لێ یەکەم اینجا عەزیزان داوا لە هەموو بەڕێزانەکەم لە پەیجەوە هیچ کاتێ نامە بۆ من منێرن تکاتان لێ یەکەم چونکە هەم کاتم نییە بۆ ئەوی نامەکان نەمێنێتەوە ئێستا پەیجەکەی تر کە دزرا خۆشبەختانە نامی تیا نەبووە باشە بەڵام بە تایبەتی هیچ کەسێ لە پەیجەوە هەواڵ بۆ ئارام محەممەد نەنێرێ من تەلەفۆنم هەیە 0031 683 21 2080 ئەوە ژمارە تەلەفۆنی ئارام محەممەد هەر کەسێ هەواڵی هەیە لەسەر پارتی یەکێتی گۆڕان شتینی هێنی
لە وەساپ و لە فایبەرەکەەوە پەیوەندیم پێوە بکە بۆ ئەوەی کە هەموو شتێکی پارێزراو بێ. تکاتان لێ یەکەم لە پەیجەکەەوە بە تایبەتی هیچ کەسێک نامەم بۆ نەنێرێ بە تایبەتی هەواڵ و ئەو شتانە بۆ ئەوەی کە نەکەونە کێشەوە عزیزان داش گرێی لە ئارام ئەحمەدەکە. باشە تەلەفۆنم هەیە بە قوربان ئێستا فایبەر هەیە و وەساپ هەیە و ئەمەیتر ناویچێت تەلەگرام و نازانم چیە ئەوە هەیە لەوێەوە پەیوەندیم پێوە بکەن و قسەم لەگەڵا بکەن و تاکی بن کە خۆم و ئەو کاتە یا بنووسین بۆم بنووسن و ئەو کاتە من لە خزمەتانە بەڵام بۆ پاراستنی خۆتان داواتان لێکم کە ئاگاتان لەو مۆزوعانە بێ. حرمەتێکی زۆرم بۆ هەموو لایەکتان هەیە شەوگاتان خۆش بێ خواتان لەگەڵ هیوادارم لە هەر گۆشێکی دنیا هەن خوا بە دووتان خەر دەرد و بەڵا دوور بن لە کۆرۆنا و هیوادارم کە هەمیشە شاد و بەکەیفن و خۆتان خۆشبەختانە بژین و کەس و کار و ئازیزانتان دوور بن لە دەرد و بەڵا و لە کۆرۆنا و لەم شتانە لەخوا داواکارم کە ئێوە بپارێزێ. خواتان لەگەڵ ئازیزان و خۆشەویستان.